ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی شەمە. سەرتاش سەردێڕی چەند هەواڵ. هێرشی بەردەوامی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی، هێرشی موشەکەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل، یان لە دەستدانی موعەلیمێک و بنەماڵەکەی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر شاری تاران، سەپاندنی کەش و هەوای ئەمنیەتی بەسەر زیندانی ئەڤین، سەپاندنی سزای تازە بەسەر سێ بەندکراوی شۆڕشی ژینە لە تاران، شایە و خۆشی بنەماڵی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی دوای کوژرانی فەرماندەکانی سوپا. هێرشی بەردەوامی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی. سەر لە بەیانی شەمە 24 جۆزەردان فڕۆکەکانی ئیسرائیل لە هێرشەکانیان بۆ سەر بنکەی نظامی ئۆتۆمیەکانی کۆماری ئیسلامی بەردەوام بوون و بەپێی دوایین زانیاریش سەردارێکی دیکەی سوپا بە ناوی مەسعود شانەیی کوژراوە. بە پێوە دیمەنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە بنکە موشەکیەکانی کرماشان، بێستون، ئەسەداباد، ئەردەبیل، تەورێز، ورمێ، ئەندیمشک، شیراز، ئەهواز، هەمەدان، مەلایەر بردومان کراوە و سیستەمە بەرگریەکانی مەریوان، بانە، سنە، پیرانشار، ئیلام، بیلەسەوار، تاران و کەرەج لە ناوبراون و شەوی ڕابردووش چەندین ناوچەی وەکو فڕۆکەخانەی مێرئاباد، ساختمانی سەر بە هێزە چەکدارەکانی ڕژێم، نەتەنز، پارچین، فۆردۆ، ناوچەی پاستۆر و دەفتەری سەرۆک کۆماری لە ڕێگەی پەهبادەوە کراونەتە ئامانج و سیستەمی بەرگری ئاسمانی ڕژیم لە تاران تا دەمە و بەیانی بەرەنگاری هێرشەکانی ئیسرائیل دەبووە. هەروەها لە کامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر بنکەکانی ئەرتەش لە تەورێز 18 کەس کوژاون و 35 کەسیش بریندار بوون. لە بنکەی موشکی خۆڕەم ئابادیش 35 کەس گیانیان لە دەستداوە و چەندین تەقینەوەی بەهێز لە چەند ناوچەی تاران بیسراوە. هەرچەند بەرپرسانی ڕژێم باسییان لە پێکرانی دوو فڕۆکەوانی ئیسرائیلی و دەست بەسەرکردنی فڕۆکەوانێک دەکرد، بەڵام وەزارەتی بەرگری ئیسرائیل هەموو ئەو دەنگۆیانەی ڕەت کردوێتەوە. هێرشی موشکی ئێران بۆ سەر ئیسرائیل. سەر لە بەیانی شەمە 24 جۆزەردان سوپای پازداران بەدەیان موشەگێرشی کردە سەر چەند شاری ئیسرائیل و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 4 کەس گیانیان لەدەستدا و 7 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان چەند ئامانجی نظامی لە ئیسرائیل بە موشەکەکانی سوپای پازداران لە تەلەویو و حیفا و ئەشەد کراونەتە ئامانج و زیانێکی زۆر بە زیاتر لە 10 ساختمان گەیشتووە. بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل هەڕەشیان لە کۆماری ئیسلامی کرد و ڕایانگەیاند لەمە بەدواوە دەست ناپارێزن و هەموو بەرپرسانی کۆماری ئیسلامی و ناوچەند نەوتی و گازیەکانی ڕژێم دەکەنە ئامانج. گیان لە دەستدانی موعەلیمێک و بنەماڵەکەی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر تاران. لە کامی هێرشەکانی ئیسرائیل لە دوو ڕۆژی ڕابردوودا موعەلیمێکی گەنج بە ناوی پەرینە عەباسی و بنەماڵەکەی گیانیان لەدەستداوە بە وتەی سەرچاوەکانی هەواڵ. خانوێ و دوو موعەلیمە یان ئەو موعەلیمە لە ئاپارتمانێکدا بووە کە یەکێک لە بەرپرسانی ڕژێم تێیدا کراوەتە ئامانج و بۆ هۆیەوە پەرینە عەباسی و برا تەمەن 16 ساڵەکەی بە ناوی پەرهەم عەباسی هاوڕێ لەگەڵ دایک و باوکیان کە موعەلیمی خەنشین کراو بوون کوژراون. ئازادی 5 هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سەقز. هیوا ئەحمەدی، سۆران سوڵتانی، ڕەحیم قودرەتی، محەممەد زەبیحی و ئیدریس عەلی محەممەدی 5 هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی سەقز بە دانانی بارمتە و بە شێوەی کاتی لە زیندانی ئەو شارە ئازاد کران. سەر لە بەیانی دووشەممە 5 جۆزەدانی 1404 هەتاوی سۆران سوڵتانی، ڕەحیم قودرەتی، هیوا ئەحمەدی، ئیدریس عەلی محەممەدی و محەممەد زەبیحی لەلایەن هێزە ئەمنیەکانی سەقزەوە دەست بەسەر کران. ئەم 5 هاوڵاتیە پاش کۆتایی هێنان و لێپرسینەوە لە گرتوخانەیەکی ئەمنی سەقز بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا بوون و شایانی باسە کە ئەم هاوڵاتیانە لە ماوەی بەندکراندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. پچڕانی ئینتەرنێت بە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران. وێبسایتی نێت بلاکس ناوەندی جیهانی چاودێری کەم و کورتیەکانی ئینتەرنێت ڕایگەیاند. بە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی دەستڕەسی کاربەرانی ئێرانی بە ئینتەرنێت لەگەڵ کێشە بەرەو ڕوو بووەتەوە. بە پێی و ڕاپۆرتە شرکەتی مخابراتی ئێران لە کاردانەوە بەرامبەر بۆ هێرشانەدا
بربەستی بۆ تۆڕ ئینتەرنێت دانا و لە هەندێک لە شارەکان ئێران هێڵی ئینتەرنێت بە تەواوی پچراوە یان کاربەران لە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێت بێبەش کراون. سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر زیندانی ئێڤین بە دوای هێرشەکانی ڕۆژی هەینی ئیسرائیل بۆ سەر ئێران، وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم کەشوهەوای ئەمنیەتی توندی بەسەر بەندینخانەی ئێڤیندا زاڵ کردووە. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، هێڵی تەلەفۆن لە بەندی هەشتی زیندانی ئەڤین بە تەواوی پشراوە و گاردی ئەمنیەتی زیندان لە هەموو بەندەکاندا جێگیر کراون. سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر زیندانی ئەڤین نیگەرانی لای بنەماڵی بەندکراوان و چالاکانی مافی مرۆڤ ساز کردووە و داوای ڕوونکردنەوەی چارەنووسی ڕۆڵەکانیان دەکەن. سەپاندنی سزای تازە بەسەر سێ بەندکراوی شۆڕشی ژینا لە تاران. سێ بەندکراوی شۆڕشی ژینا بە ناوەکانی مێهدی میرزایی، ئارمان سابت سدقی و حافز فەڕۆحی بە دوای 30 مانگ زیندان لە پەروەندەیەکی دیکەدا بە 7 ساڵ و 30 مانگ زیندان سزا دراون. لە حاڵێکدا بنەماڵێ و سێ بەندکراوە سیاسیە چاوەڕوانی بەکردەوە دەرهاتنی یاسای کۆکردنەوەی سزاکان و ئازادی ڕۆڵەکانیان بوون، دەستگای قەزای ڕژیم لە پەروەندەیەکی نوێدا ئامان سابت سدقی، مێهدی میرزای و حافز فەڕۆحی بە 7 ساڵ و 30 مانگ زیندانی دیکە محکوم کردووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە شای و خۆشی بنەماڵی قوربانیانی فڕۆکەی ئۆکراینی دوای کوژرانی فەرماندەکانی سوپا. بنەماڵی قوربانیانی فڕۆکەی مسافربەری ئۆکراین کە لەلایەن سوپای پاسدارانەوە پێکرا پاش بڵاوبوونەوەی هەواڵی کوژرانی فەرماندەکانی سوپای پاسداران شای و خۆشییان دەربڕی. ژمارەیەک لە بنەماڵی قوربانیان لە چەند پەیامی ویدیۆییدا ڕایانگەیاندووە کە هەرچەند شەڕ شتێکی ناخۆشە، بەڵام کوژرانی حسێن سەلامی، ئەمیر عەلی حاجیزادە و سەدر باقری هەواڵێکی دڵخۆشکەر بوو. هیوادار بووین لە دادگایەکی جەماوەریدا محاکمە بکرێن، بەڵام لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون و تۆزێک لە خەموازارەکانمان کەم بووەتەوە. لە چەند گەڕەکی شاری تارانیش خەڵک بە دوای هێرشەکانی ئیسرائیلدا دروشمی مەرگ بۆ خامنەییان بەرز کردوێتەوە و لە ئیلام هەندێک لە خەڵک شیرینیان بڵاو کردوێتەوە و ئاواتیان خواست کە بەرپرسانی دیکەی ڕژیم هاوڕێ لەگەڵ عەلی خامنەی بکوژرێن و خەڵک لە سەر گۆڕەکانیان شایی و خۆشی بگێڕن. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.